بینەرین خوشتەوی ئەف دەمێوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازم ئەس نەزیر کادانیت گەلوەدەمە بۆ پێشکەشکردنا خەڵەکە کادیش بەرنامەوە بەرنامەی کوردی ناو نیشانێوێ خەڵکێژی دوور بابەتێکی گرنگە و گرێدایە ژیانامەیە ڕوژانەوە ئەو ژی ئاین جوانیە ڕەنگە زۆر کەس ببێژن ئاین جوانیە ئاین هاندەرە بوو جوانیە ئاین حەشپاک و خاوێنیت کەتن ئاین هانا مرۆڤی دەت بۆ هونەرین جوان و بوو تشتێن جوان ژیانێدا بکەین بەڵام ڕۆی واقعیدا چەند ئەف تشتە بەرجەستەت بن ئەدوێ خەڵکێدا دێ گەنگەشێل سەروی تەوەڕێکەین ئەدگەر زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ناوێ خۆب ناوێ وا خێراتنەکە گەرم جەناوی سەیداکەین زۆر بەخێرەوەی مامۆستا مامۆستاوەکەمە ئاماژە پێکری ئاین جوانیە ئاخفتنەکە هەردەم تێتەکردن ڕەنگە زۆرینە هەرە زۆرە مرۆڤە vê axiftinê bibêjin. Belê me divê bizanîn mamosta. Ayîn çûn amajeyî bi çemkî ciwanî kirduwe. ڕاستە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کە گوتمان جوانی قسەیەک دێتە پێشەوە دەڵێ جوانی خۆی چییە؟ بەڵێ وانە کە دەڵێ جوانی چییە بەمانە لە وشەیەکی قورئانیەوە وەدیگری ئەلجەمال یعنی جوانی کەواتە ئەلجەلال کەسی ناوی تری خوایە ذوالجەلالی وەلیکرام دەبێت چی بێ وانە اليوم أكملت لكم دينكم کەواتە بێ جەمال و جەلال و کەمال ئەم وشە قورئانیانە لە تەنیشتی یەکەوە بن بە معنایەکی دی بە معنایەکی دی هەر شتێک خوا سوبحانە وتەعالا دروستی کردبێ و دەستی مرۆڤی پێ نەگەیشت بێ خوددا بە جوانی دروستی کردووە تەنانەت هەندێک جار هەیە جۆرێک لە دروستکراوی خوددا هەیە تۆ بە جۆرێک تەماشای دەکەی ڕەنگە لێ بترسی ئەو لێترسانەش تەنانەت لەو جۆرە مەسەلەن دروست کراوە خۆی بۆ خۆی ئەوە دەسەلمێنێ کە چەند جوان دروست کراوە وەکو چۆن دەرهێنەری فلیمەکان بە جۆرێک فلیم دەرەهێنن کە توازانی ڕاستیە ئەمە مانایك کەواتە مەبەستم چی بوو بڵێم خوا سوبحانە وتەعالا ناوی ئەلبەدیعە ئەلبەدیع لە دەستەواژەکانی چۆن ئەڵێ دایتاشی وشەکە بیکەی بە کوردی یعنی بە مانایەک لە ماناکان ئەچێتەوە بۆ ئیبداع وانە ئیبداعیش داهێنانی شتێکە پێشتر نەبوو بێ لەبەرەوە ئەو جەمالەی ئەو جوانی کە خودداش داهێناوە جەمالێکە لە ذاتی خودداوە داهێنراوە لەبەر ئەوەی خوا سوبحانە وتەعالا ناوی ئەلبەدیعە بە مانایەک لە وشە جوانەکانی قورئان هەموو واتاکانی جوانی لە ژێر ناوی ئەلبەدیعە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ یعنی درەوشانەوەی هەیە ئەم ناوانە ناوەکانی خوددا درەوشانەوەی هەیە درەوشانەوەی هەیە بە جۆرێک لە بوونەوەردا دەیبینین هەر جوانیەک لە بوونەوەردا دەبینی لە تەجەلیاتت تەجەلیات ئەو بە کوردی دەڵێن تەجەلیات بە عەرەبی بە کوردی دەڵێن درەوشانەوە ئەو درەوشانەوەیە لە ناوی ئەلبەدیعەوە دەردەکەوێت بۆیە خوا سوبحانە وتەعالا لە دروستکراوەکانی خۆشیدا دروستی کردووە دەفەرمێ وەلەکم فیها جەمال وەلەکم فیها جەمال یعنی جگە لەوەی کەوا تۆ چەندین ئیش و کارێکی بە و ئاژەڵ و بە و گیان لەبەرانە بەڵام لەگەڵ ئەوەشدا جوان دروست کراون جوان دروست کراون هەر ئەوەیە کە جارێکی تر خوا سوبحانە وتەعالا پێمان دەڵێ کە دەبێت هەڵس و کەوتەکانمان جەمال و جوانی تێدا ڕەنگ بداتەوە چۆن یعنی دەفەرمێ فاصفح الصفح الجميل یا دەفەرمێ فصبر جميل والله المستعان على ما تصفون يعني فصبر جميل ئێمە دەزانین سەبر هەیە هەمومان دەزانین ئارامگرتن هەیە بەس خوددا دەفەرمێ دەبێ ئارامگرتن ئارامگرتنێکی جوان بێ ئەم قسەیەش هێشتا قسەیە کەواتە موسڵمان کە ئارامی گرت و دەبێ ئارامگرتنەکەی جوان بێ ئەو ئارامگرتنەیە کە قسەی خراپی بەدەمانەیە جاری وای بە یەکێک دەڵێ ئارام بگرا سەبر بگرە لەگەڵ سەبرەکەیە جوێن دەدا قسەی خراپ دەکا وشەی ناشرین بەکارەهێنێ بەڵام سەبری جەمیل ئەو سەبرەیە کە بزانی لەبەر چێ جاری وا هەیە کەسێک کەڵێ لەبەر خاتری من ئارام بگرە تۆ لەبەر خاتری ئەو ئارامگرتنێکی زۆر جوان دەمی خۆتەگری قسەی خراپ ناکەی ئەی ئەگەر ئارامگرتن لە پێناوی خوددا بێ ئەوە زۆر لە پێناوی ذاتی ئەڵڵا بێ کەواتە تۆ لەبەر خوددا کوردەڵێ لە ڕای خوا کوردەڵێ لە ڕای خوا تۆ ئارام بگرە ئەگەر بێژین ڕێیا خودێ دەبێت بیتە مەبدەئەت لە ئینسان ڕاستە قسەیەکی جوانە کەواتە ئەو ئەبزان ئەو ئارامگرتنە چەند جوانە بێ چەند جوانە بێ هیچ منەتێکی تێدا نابێ بڵێم من ئەڵم لە ڕای خوا ئارامم گرتووە خوددا پێی گوتم یان فاصفح الصفح الجميل خەڵک لە یەکتر دەبورێ لاپەڕەیەکی نوێ خۆی فاصفح لەگەڵ عەفو فەرقی چییە یعنی ڕاغیبی ئەسفاهانی دەڵێ هەموو سەفحێک عەفوە بەڵام هەموو عەفوێک سەفح نییە یعنی تۆ من عەفو دەکەی بەس لە دڵت هەندێک شت ماوە منش نابینم چوزانم توش مافی خۆتە بەس بە ظاهری تۆ منت عەفو کردووە لە من بوراوی بەڵام لە دڵت هەندێک شت هەیە من نابینم خۆ لەوە باشتر چییە چی بەمون بکەی سەفحم بکەی فاصفح الصفح الجميل صفح يعني لواتاكاني قرآن بكردي يعني هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ ئێمە بە کاغەز چی دەڵێن سەفحە وانە بۆ دەڵێن مسافحە کە دەست دێنی بۆ تەوقەکردن یعنی چی دەستهێنان بۆ تەوقەکردن ئەڵێ مسافحە
بۆچی لەوە هاتووە سەفح و مسافەحە و سەفحە یعنی تۆ ناو لەپ و سەفحەی دەستی خۆتی پێنیشانەدەی مسافەحە ئەومانەکەیەتی من دەستی خۆم بۆ تۆ دێنم بۆ تەوقەکردن یعنی ناو دەستی من دەبینی هیچی تیانە ئەزیێتت نادەم چەکیتیانە چقۆیتیانە هیچ مادەیەکی بریندارکەری تێدا نیە یعنی دەست پیشاندان ناو دەست پیشاندان بۆیە پێوترا مسافەحە چونکە تۆ دڵنیا ئەبی لە من 100% جا خوددا دەفەرمێ ئەم لێبوردنەکە پێی دەگوترێ سەفح دەبێت جەمیل بێ نابێ منەتی تێدا بێ دە بڕەوە عفۆم کردی بڕۆ نازام چی نابێ بەم شێوازە بێ ئەبێ ئەو شێوازە وەرگرێکە ئەوی جارێکی تر جەمیل بێ بەداخەوە لە دادگاکانە دەبینی ینی ژن و مێردایەتی پرۆسی هاوسەرگیری چەند بە جوانی دەست پێ دەکا چەند بە ڕۆمانسیەت دەست پێ دەکا و چەند بە قسەی خۆش دەست پێ دەکا و چۆن وا ڕێکەوت ناگونجێن ئەگەر نەگونجان خدای گەورە لەوێشە دەفەرمێەوە سەرریحوهن سەراحەن جەمیلە ئەبزانە یعنی ئەبێت دەستلێک بەردانەکەش جوان بێ نەک ئەوەی کەەوە پێڵاو بۆ یەک تێگرن و لە محکەمە و کارەگاتە تەقەکردن لە یەک و سەر یەک شکاندن و لەناو محکەمە ئەوە قەفەتێکی یەکجار گەورەیەکە بۆچی هاوسەرگیری بەم پرۆسە ڕۆمانسی و جوان و قسەی خۆش و نەرمونیانی و خۆشیە دەستی پێکرد کە جیابوونەوەکەش دەبێت بەو شێوازە بێت دەبێت جیابوونەوەکەش خوددا دەفەرمێ وەسەرریحوهن سەراحەن جەمیلە هەر ئەوەیە کە خۆی گەورە فەرمێ وەهجورهم هەجران جەمیلە دەکرێتەوە برادێکت ینی بە کەڵکی هاوڕێەتی نەیە بەڵام ئەو دوورکەوتنەوەیش لێی دەبێت دوورکەوتنەوەیەکی جوان بێ دەبێت کەرامەتی ئەو بپارێزی دەبێت جوێنی تێدا نەبێت دەبێت شەڕی تێدا نەبێت هەموو ئەمە ماباتە سەر خاڵێکی دیکە کە زۆر گرنگە خۆی گەورە لە قورئانە ئاماژەی پێکرد فەرمووی انظروا إلى ثمره إذا أثمر وينعي گوتمان خوددا دەفەرمێ كلوا من ثمره يعني کە شتێک درەختێک بەردەگرێت لە بەرەکەی دەبێت بخۆین بەس بەری ئەوە بخۆین خوددا دەفەرمێ انظروا إلى ثمره تەماشای بکەن دیارە لەو تەماشاکردنە بۆیە گوتمان جارێکان مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی یەکێک لە پەیامەکانی بە ناوی پەیامی میوەیە پەیامی میوە ڕیسالەت الثەمەرە بە عەرەبی تورک دەڵێ میوە ڕیسالەسی کە کردویانە بە تورکی یعنی چی یعنی ئەڵێت هەر ئەو میوەیە بەری ئەوەی مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی بەری ئەوەی بیخوا تەماشای دەکا خوددا چۆن دروستی کردو ئەوە لەو کاتە جەمالیەت و جوانەکەیت بۆ دەرەکەوێت هەموو ئەمە لە ڕاستیدا پێکەوە گەر تەماشایکەین قورئان تقریبا لە کۆی ڕەنگە سەرێکەکانە ینی بچیتەوە بە قورئاندا شش ڕەنگی باس کردووە خی گەورە ئاماژەی هەر دنیا ڕەش و سپینیە وەکو داعش خدا سبحانه وتعالى ئاماژەی بە ڕەنگە سەرێکەکان کردووە لە قورئاندا شش ڕەنگی شش لەونی باس کردووە بۆیە دەفەرمێ مختلف ئەلوانه مختلفا ئەلوانها ئەم فرە ڕەنگیە بۆ ئەوەی جوانیەک بدا بە سروشت ڕەنگەکان لەگەڵ یەکدا جوانیەکە دەن بە سروشت کۆتایی بەوە دێنم کە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی هەمیشە دەڵێ کەشتی جوانتان بینی جوانە بڵێن ئەو شتە چەند جوانە بەس لەوە جوانتر ئەوەیە بڵێن چەند جوانی بەدیهێناوە یعنی جوانێکە هی خوددایەکە ئەو جوانی بەدیهێناوە ئەمە هەموو لە زانستی ژینگەشدا شتێکێک کە پێی دەگوترێ visual pollution عەرەب پێی دەڵێ التەلەوث البەسەری کورد پێی دەڵێ پیسبوونی هەستی بینین نابێ ئەمە ژینگە پیسکەین چونکە کە ژینگەمان پیس کرد هەستی بینینیشمان تێک دەچێت بڵێ باشە مامۆستا دوور ئەخفتنین جەنابێتە هەفکارێنمان راپۆرتێکژی بەرهەف کردە بەدوێت پێکڤە بینەربین بەرێ بینەرن بەڕێز راپۆرتاماکەریە بەرهەف بیتن پێکڤە دێ بینەریە vê راپۆرتێکەین و پرسیارەکە ڕاستەکردە پەیوەندیت ناوبەرە ئاین و جوانیدا چ تشتە خوا فەرمێ هەموو شتێک جوانە حەزی لە هەموو شتێکە هەموو شتێ جوانە و حەزی شتێکی جوانە کەواتە ئەو شتە جوانانی کەوا بەخشراوە بە ئێمە هونەیەکێکە لەو نیعمەتانی کە خوایەتی بە ئێمە چۆن بتوانین شتە جوانەکان و ڕۆ جوانەکان و بەها جوانەکانی پێشکەش بە کۆمەلگا بکەین بە جۆرێ هەڵخیسکانی ڕەفتاریتیانەکەوێ هەڵخیسکانی مرۆڤیتیانەکەوێ ئەو شتانە هەمووی لە خزمەتی کۆمەلگایە ئەم هەمیت مەجاڵ خوددا ئەگەر ئەم جوانیە کار نەئینین ڕاستی شولی خوشی ضعیفتر لیکن ده کار خوشی خرابتر لیکن ام نشین اگر از جوانی بو کار خوب و سروبر خوب و همی جوانی بو گلک ریکا چیتن تو زانی نبس گفتنه ام بیشین جوانی ها شکلیه اول کتاب سماوی بحث جوانی ها کردی و بحث پاکی ها کردی و تشت باش تشت فایده خلقی داد فایده کسی دا یه بوم برچاف کرد. کد آین ده هات یک و گلک بحث جوانی و پاکجی هات یک کردن. کومرو فرازگو بیتن و جوانی تشته که سرکه ده آینی دا. اگر بیتو تاک خلق با شویکی جوان با شوی راستقینکی خوی یعنی هینی کاتوشتی زور جوانی که یعنی زور لجوانی اروانیت یعنی
شتێکی بڵێن زۆر بە جوانی تەفسیری کردووە بۆ جوانی و بۆ هەموو شتێکی جوان هەموو شتێک بە جوانی ئەبینرێت لە ئاین ئیسلامە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە تایبەتی یعنی گرنگێکی زۆریە بە جوانی لەوەی کە با بڵێن کە ئێستا یاد ناکەتەوە خەنەیاوە لە ڕیشی جوانی نینۆکەکانی کردووە چکم ئەو قدوەیەک بووە چاوی بەکلی ئەسمودی پیرۆز کە بۆ جوانکاریش و بە چارەسەرکردن بەکار هاتووە ئەمانەی هەمی کردو هەموو ئاینەکانی پێشتری ژەر بووە لە مەسئلەی جوانی تەبعاً پاچی لە بۆ داخیلێ ناوەیە جوانی لە بۆ دەرەوەیە مەسئلەی جوانی تەبعاً نمونەمان زۆرە لەسەر مەسئلەی جوانی ئەوە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم خوای گەورە جوانە و جوانیشی خۆش ئەوێ معنی ئەوە نییە ڕچی لە ناشرین ببیتەوە بەعکسەوە لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ئەوە مەبەستمان ئەوە نییە مەبەستمان خۆڕێکی خستنە هەموو مرۆڤێک جوانە مادام مرۆڤە جوانە هەر بۆ خۆی ئاین بریتە لە جوانی مەرز نییە بجوانی ڕخسار بێت ناخی جوانی ئینسانەکان جوانیە کە شتێکی زۆر یعنی جوانە لە ئایندا ڕازگۆیی جوانیە ڕەوشتی بەرز بۆ خۆی جوانیە هەموو ئەوانە جوانین کە ئاین زۆر گرنگی پێداوە ینی کەواتە ئاین بریتە لە جوانی خۆی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی جوانیە و سەرچاوەیە بۆ بەخشینی جوانی بە مرۆڤەکان بە سروشت لەبەوەی چکە ئاینی پیرۆزی ئیسلام لە ئێمەی دەوێت کە ئێمە لە هەرسوکار لە ڕەفتار لە کردار لە هەموو جوانی ببەخشین و جوانی بڵاو بکەینەوە بۆیە پێویستە کە هەر مرۆڤێک کە پابەندی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت هەمیشە پابەندی جوانی بێت ئاین بۆ خۆی لە خۆیدا جوانیە بەڵام جوانی لە ناخەوە ئینسان یعنی ناخی ئینسان کە جوان بوو بێگومان ڕوخساریشی بە جوانی دەردەکەوێت ڕاستگۆیش بەشێکە لە جوانی لە جوانی ئینسان ناخ جوانی ناخ پاکی یعنی پاکی و جوانی لە ناخی ئینسانەکاندا دەردەکەوێت نەک ڕوخساریان. بله ببینین برس دوباره سلاف لو بن پشتیمه گهداریا و راپورتی کری و اوان برزانه سرنجو بوچونید خود دور و چنده داین دیار کرن السر جوانی آین جوانیه او پرسیار ما راستی وان کری پیوندید ناف برا آین و جوانیه چه تشته وانجی سرنجین خو هبون ما مستای برس مدویتن ام هندک راستیان السر وان اخفتن توان بکین ایکل وان برزا کدس بکی گوته خود تعالی حش جوانیت کتن اف اخفتن وی چنده دیگه هینیتن که خودی حش تشتین نجوان ناکەتن بەس لە مرۆڤ و لە باسی مرۆڤانیە بڵێ ینی کە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئین الله جەمیل یحب الجەمال و خدا جوانە و جوانی خۆش دەوێت مانای جوانی لە هەموو ڕەفتار و گفتارەکانماندا بڵێ بەو مانایە دێکە جوانیش جارێکی دیکە بێ باسی بکەین کە مرۆڤەکان خدا هەموویانی بە جوانی دروست کردووە ئیدیەوە دەستی مرۆڤی تێدایە ئێستا ئەبێ ئاماژەیەکی پێ بکەین کە مرۆڤ خۆی بە هۆکاری چۆن دەڵێ هەڵە بەکارهێنانی دەرمانەکان و ئەو بابەتانە مرۆڤ ناشرین دەبێت ڕەنگە بەڵام خوا سوبحانه وتعالی مرۆڤەکانی بە جوانی دروست کردو مەبەستە مامۆستا جوانی و نەجوانی حەزەکە ئینسانیە غەریزەکە ئینسانیە ئینسان بیژت فلان کاری جوانە ئانی نەجوانە ئایا خودی تعالی ژی ئەف حەزە هەیە کە تشتێک پێ جوان تشتێک پێ نەجوان بێت بەڵێ بە دڵنیایی چونکە ئەگەر تۆ تەماشای قورئان بکەی ئین الله یحب والله یحب هەموو ئەو شتانی کە جوانن خدا حەزی لێیە و خۆشی دەوێت بڵێ دیسان بەڕێزێکی دی مامۆستا گوت هەمی مەجاڵین ژیانێدا دوێتن جوانی بێتە بکارئینان دا و خەلەل نەکەویتە ژیانە مرۆڤاندا ڕاست جوانی بەڵێ ڕاستە هەموو چونکە بۆیە ئەبینی ینی لە ژیانی مرۆڤدا هەموو ڕەفتارێک و هەمومان قسە ناکەین بڵێ ئێخوا قسە ناتوانانی وشەی جوان بەکاربێن توانی وشەی ناشرین بەکاربێنی وانە بۆ هەموو گفتارێک و ڕەفتارێک کە دەیکەین خۆی بێلایەنە کەسەکە وشەی باش و ڕەفتاری جوان و گفتاری جوانی هەبێ جوان دەرەچێت ناشرین بوو ناشرین بڵێ بەڕێزێکی دیژی مامۆستا ئامۆژەداوی چەندێک گوتێ پێغەمبەر سەڵاف سەر بن gelek giringiya da ciwaniyet hemî mecalê jiyana xwe da bigireş teraşîna neynûka û rîjberdaneka ciwan û simbêlkurtneka ciwan û cilûbergekê ciwan ev çend giring e bû kesê dîndar hemûî debe pêçewane êstake bedaxewe yanî ayindarî ew niye ke dile dinya terike û cilûbergî naşirîn leberke û bayex bexwe dimede û ema hemûî zuhdiyekî diroznaneya ke pêxember dûrî xwe li ser way nekirdo bayexî be cilûbergî dawa پێغەمبەر درودی خوای لەسەر هەندێک جلوبەرگی تایبەتی هەبووە دەڵێ كان يستقبل فيها الضيوف يعني وكان يستقبل فيها الوفود جلوبەرگی جەژنی هەبووە جلوبەرگی پێشوازیکردنی میوان و وەفدەکانی وڵاتانی دیکەی هەبووە بەڕێزێکی دیژی مامۆستا ئامۆژەکە جوان کرد گوتی ئینسان خودی تعالی ئەحسن تەقویمی دروست کردی ئەگەر یە نەشرین ژی بیتن
بەڵام دەف رب العالمین نەیەنە شرینە و حەجت کەتن بۆیە خوا سبحانه وتعالى بە پێغەمبەری فەرمووی لا يحل لك النساء من بعد ولا أن تبدل بهن ولو أعجبك حسنهن فرق چییە لە نێوان حسن و جەمال دەکرێت جەمال لە ظاهرا دەرکەوێت لە ڕوخسارە بەس حسن لە ناغدا دەردەکەوێت لەبەر ئەوەیە ئەو جوانیەی کە بە مرۆڤ دراوە لە زمانی قورئاندا پێی دەگوتری حسن پێی دەگوتری حسن حسن یعنی چی یعنی جوانیەکی ڕۆحی معنەوی خدا بەخشیوێتی بە هەموو ئینسانەکان بە هەموو ئینسانەکانی بەخشیوە هەر لەبەرەوەی شاعیرەکان مەمەلا خەدری نالی کە وەصفی محبوبەی خۆشەویستی دەکات دەڵێ ئاسمانی حسنی محبوبم ئاسمانی حسنی محبوبم یعنی تەماشای حسنەکە هەر ئەوەیە دەبینی لە کوڕان و لە کچاندا دەڵێن ئەو کچە چۆن ئەو کوڕی قبول کردووە بۆ بە هاوسەری دەڵێن بۆ دەڵێ ئەو کچە زۆر جوانە ئەو کوڕە ناشرینە ئەی باشە ئەو کچە چۆن شوی پێ کردووە یان ئەو کوڕە چۆن ئەو کچەی هێناوە کە ئەو کوڕاڵێن بابە ئەمە کوڕێکی زۆر ڕێک و پێکە ئەو کچە لە ئاستی ئەو نییە ئەمە قسەی خەڵکە بەس دە کوڕەکە و لە کچەکە خۆیان بپرسە ڕوحی یەکیان خوێندوتەوە ناخی یەکیان خوێندوتەوە لە جەمالی دەرەکی لە حسنی ناوەوە حسنی یەکتریان خوێندووە جوانە مامۆستا بەڕێزێکی دیژی ئاماژەداوی چەندەی گوتێ ئاین سەرچاوێ هەمی جوانیەکەیە ئەرێ کەسێکی نە ئایندار بیتن ڕاماناوی چەندێ دێت کە چ جوانیە نزانیتن تۆ کوچکتان ئاین جوانیە بڵێ جوانیش ئاینە زۆر باش هەردیسان مامۆستا آخر سەرنجامە لەسەر ئاخفتنێتوانەوە بوو بێژیتن ئەگەر ناخیە جوان بوو ڕنگ بەداناوی جیاناویژی دادەوە جوان بیت زۆر ڕاستە چونکە بەڕاستی مرۆڤ دوجار ناخ و ڕوخسارە بڵێ هەموو جوانیەک لە ناخدا هەبێ ڕنگ دەداتەوە لە ڕوخ زۆر باشە زۆری نەفسەر تەوەریخ و مامۆستا مدوێتن پرسیارەکە دی وەک تەوەر ئاڕاستەی جەنابێتە بکەین ئاینی دەمامۆستا پەیوەندیت ناوبەرە مرۆڤی و جوانیە چ تشتە ئەو پەیوەندیە لە سێ خاڵی سەرەکی ڕاستکەینەوە باشە بڵێ یەکێکیان ئەوەیە کە خوا سوبحانەهو وتەعالە یەکێک لە ناوەکانی چییە المصور یعنی خوا سوبحانەهو وتەعالە ناوی المصورە یعنی خدا وێنەتان دەچێشێ بەمانای چی بەو مانایەکە وهو الذي يصوركم في الأرحام كيف يشاء بەڵام خدا هەمومانی بە جوانی دروست کردووە هەمیشە دەڵێمەوە ئێستا زانست سەلماندی چونکە جاران زانست نەبوو بەم پێشکەوتنەی ئێستاکە ئەو کەسێک کە لەدایک دەبێ بە شێوازێک لە شێوازەکان شکلی شێواوە سەری تەواو نەبووە لوتی تەواو نییە جۆی تەواو نییە زمانی تەواو نییە ڕوخساری تێک چووە هەموو ئەمە دەڵێن دەستی مرۆڤی تێدایە یارە دایک و باوکۆ ئارئێچیان تەواو نییە یا خوێنیان تەواو نییە چووە قەدیم ئەم شتانە فوقەهانەیان زانیوە فەحسی خوێن خۆ هەمووی عمری 100 ساڵێکە کە نەبووە مرۆڤ ئاوا لە دایک بۆ توانە خۆوای لێ کردو خدا جوانە هەموو مرۆڤێکی بە جوانی دروست کردووە دایکەکە حەوێکە خوا بەغەڵەت دەرزیەکی لێدەن بەغەڵەت ئەبینی چۆنە ئەو زانستەی کە پێویستە هەبێ لە کاتی چۆن دەڵێ دووجانیدا کە نەبوو ئەو شتانە دروست دەبێت چونکە خوا سوبحانەهو وتەعالە فەرمووی فتبارك الله أحسن الخالقين خدا فەرمووی لقد خلقنا الإنسان في أحسن تقويم خدا فەرمووی پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر إن الله جميل يحب الجمال کەواتە کەس ناشرینی کۆرپەڵەیەک نەداتە دەستی خدا چونکەڵێن باشە خدا بۆ ئەم کەسەی بە نابینایی دروست کرد بۆچی جۆی نابیستێ بۆچی زمانین ئەمە هەمووی دەستی مرۆڤە ئێستا زانست سەلماندی ئەوە هەمووی دەستی مرۆڤە دەرمانی خراپە پیسبوونی ژینگە ئەم پیسبوونی ژینگەی ئەمڕۆ لە دنیادا هەیە لە هیچ هزار ساڵ لەمەوبەر نەبووە ئەمە هەمووی کاریگەری لەسەر کۆرپەڵە هەیە ساڵی 1992 لە کۆمەڵی کوردستانی سەوز کە سەرۆکی بووم داوام کردووە چوومە بۆ خەستەخانەی منداڵبوون لەوێ ئامارم وەرگرتووە ئەو ئامارانەی کە چەند ساڵ لە دوای ساڵ زیادی کردووە بەهۆی پیسبوونی ژینگەوە کاریگەری لەسەر ڕوخساری مرۆڤ کۆرپەڵە کردووە خاڵی دۆمە بێ ڕاستیکەینەوە ئەگە کەسێک ئاوا تۆزێک شکلی بەنەوەیەک دەرچوو کە هەستەکان مەقبول نییە ئەبێت تەجمیلی بکە تەجمیلی بکە یعنی چی جوانکاری شێواندنە خەڵقی خودێنیت پرسیارێکە ئەو پرسیارش ئەو ئاەتە دەبێت ڕاستکەینەوە تەفسیری ئەو ئاەتە ڕاستکەینەوە کە خەڵکەڵێ فليبتكن خوا فەرموویەتی فليبتكن آذان الأنعام وليغيرن خلق الله ئەمە گۆڕینی خەڵقی خوانیە تۆ ئەگەر کەسێک کەپوی لوتی گەورە بوو بچێ بچووکی کاتەوە شکلی بە جۆرێکە دەستکاریەکە بە مەبەستی چی بە مەبەستی جوانکاری ئەم جوانکاریە بۆچی خوا مەبەستی ئەوە نییە کە ئەڵێ وليغيرن خلق الله خدا ناڵێ من تۆم ئاوە بەناشرین دروست کردووە خدا ئێمەی بە جوانی دروست کردووە بە هەڵەی دەرمان و ژینگە و چی و چی وا دەرچوو خدا خۆی داوا لێکە جوانی کەیتەوە ئەم ئاەتە چ معنای هەیە قورئان تەفسیری قورئان بە قورئان دەکرێت ئەگە بە تەفسیری من خەڵک بڕوان ناکە کە هەموو تەفسیری دەکەم بڕوان پێ ناکەن قەیناکە ئەچم قورتوبی و ئیبن کەسیریان بۆ چ دەبێژێ دەڵێ ئیبن عەباس دەڵێ فليغيرن وليغيرن خلق الله أي وليغيرن دين الله ئەڵێ لەوێ خەڵق الله بەمانەی دین اللهە ئەڵێ چۆن ئەڵێ تەفسیری قورئان بە قورئانەکرێ ئەڵێ خدا دەفەرمێ
شو بۆ ئاەتێکی تر دەفەرمێ فطرة الله التي فطر الناس عليها خدا ئێمەی بە پاچی لەسەر لاپەڕی سپی ڕاهێنا لا تبديل لخلق لا الله. تبديل لخلق الله كواتا لا تبديل لخلق الله پەیوەندی بە فطرەتی ئینسانەوە هەیە ئەمەیە کە پێغەمبەر فەرمووی كل مولود يولد على الفطرة هەموو کۆرپەڵەیە کە لەدایک دەبێ بە پاچی لەدایک دەبێ بە پاچی کۆمەڵگەیە تێکی دەدا کەواتە دەڵێ ئەم دوو ئاەتە دەبێ ئاوا دانیتەوە ئیبن عەباس دەڵێ قورتوبی دەڵێ ئەم ئاەتە لە تەنیشتێک ئەبێ ئاوا دانەی کە تەغییری خەڵقی خوا یعنی چی یعنی تۆ فطرەتی ئینسانەکە دەگۆڕی یعنی دینی ئەدگۆڕی هیچ علاقەی بە گۆڕینی شکل و ئەوە نییە باسی بۆنی کرد و بۆنی خۆش پێغەمبەر بەکاری هێناوە تەبیعیە پیاوەکان هەموو بۆنی خۆش بەکاردێنن بەڵام ئەبێ بچینەوە جارێکی تر شتێکیش بۆ ئافرەتان ڕاستکەینەوە یعنی کە غەدرێکیان لێ دەکرێت دەڵێن نابێ ئافرەت بۆنی خۆش بەکاربێنێ باشە ئافرەت وەکو پیاو باشە مامۆستا ئەگەر بکرێتن پشتی ناوبڕێ بەحسا vê xalê bikewata pê giring bû bîneran behs bikey. Demê navbirekê hatî û dihîne layê wên berês gelme bimînin. بینەرن خوشتەوەی دووبارە سڵاف بن بەردەوامین گەلوێن بەڕێز دۆر تەوەرێ مەدەستنیشانکردی ئاین جوانیە بەری بچینە دەف مامۆستای و پرسیارên خۆ ئاراستەی جانابی مامۆستایی بکەین درێژە پێدانا راپۆرتا چووی پرسیارێکی ئاراستەی هەفت وڵاتیان کردی سەر زۆر شار و شارۆچکên هەرێما کوردستانê مەدوێتن مەگوهل سەرنج و بووچوونێ وانجی بیتن سەبارەت vê pirsiyarê aya ayîn çawa seyrê yan ku çawa berêxudana hunera ciwanekan dikat. هەموو شتێک لە دنیادا دوو ڕووی هەیە ڕوویەکی خێرە و ڕوویەکی شەڕە ڕێیەکی جوان و ڕوویەکی ناشیرینە بەم شێوەیە دنیا هاتووە تا ئێستا ئەو بەها جوانانەی کەواتوە توی پێشکەشی کۆمەلگای پێی هەرچیەک بێت کە لە چوارچەوەی ئەو شتانیشە هونەرە بەو شێوەی کەەوە خزمەتی کۆمەلگا بکە بڕواناکەم هیچ قیەمێک و هیچ دینێک ڕێگری بێ لەو شتانە هونەر لە چێوە هاتووە لە حەزکردن بە جوانەکانی ژیانەوە هەرچ کاتێک هونەر یاخود هەستکردن بە جوانەکان نەما ژیان تیا ئەوەستێ بەڕاستی چونکە سروش جوانە ئینسان جوانە خی گەورەش هەموو شتە جوانەکانی جوانە و لا پیرۆزە واز هەر وە بێژم دائما العاقبتنا کاری هونەری بێت چ پەیوەندیە کە بێت بۆ ئاینێبە بعربی ئەمت بیژین الله جميلا يحب الجمال لبروا من ألم إنسان كخوي ناخي جوان بو هر شتێکی بە جوانی بینی ئەوە ناچێتە قەڵبی هیچ گوناحەیەکەوە هیچ ناشرینکردنی دینەوە بە بڕوای من هونەریش هەڵگری هەموو شتێکی جوانە هەڵگری پەیامی جوانە هەڵگری کەسی جوانە ناخی جوانە لەبەرەوە ئەگەر بمانەوێ هونەر بە جوانی بکەین ئەوە هیچ کاتێک ناگاتۆی کە تۆ لایەنی دین ناشرینکە یاخود بە حرامی بیکە یا هەر شتێک بەنسبەت هونەری شەوە یعنی ئەتوانم بڵێم ئاینی ئیسلام ئاینێکیەوەنە پیرۆزە یعنی حەقی خۆی بە هەموو شتێک یاوە یعنی بە هەموو جۆرە شتێک یاوە بەڵام ئەوەیە لەگەر ڕێزما لەم کۆمەڵگەی خۆمانە تیای هەیە یعنی مەجموعەیەک هەریەکە و بەنەوعی تەفسیری ئەکەن هونەریش بەشێکە لە جوانی ئینسانەکان یعنی ئینسانی وا هەیە بەهرێکی جوانی تێدا جاچ لە ڕووی مۆسیقا بۆ مۆسیقا لێدانەوە یعنی چ لە ڕووی نوێنە کێشانەوە بێ لەوانەیە کەسەکە نەتوانێت ئەو جوانیەی ناخی خۆی دەرببڕێت بەرامبەر ئینسانەکان بە وێنە کێشانێک دەری دەبڕێت خەڵک بتی پەرستووە ئەو بتپەرستنە لە کاتی خۆیدا بۆ ئەوەی حرام کراوە چکە خەڵک وەکو خاوەندێک پەرستوێتی وەکو پەرستیارێک بەڵام ێستا بۆ نمونە وێنە کێشێک کە وێنە دەکێشی وەکو جوانی دەیبینی ینی وەکو ئەوە نایبینێ جبۆیە هەر جاری وا هەیە ینی هەر ئێستا لەو سەردەمەی خۆمان خەڵکێک هەیە دەڵێ وێنە حرامە لە ماڵەکەتدا هەت بێ تۆ عەبداتی بۆ دەکەی وەکو جوانی وەکو حەزێک دادناوە ئەو پێی واتۆ کارێک خراپت کرد ئەوە داناوە. بەڵێ بینەرن بەڕێز ئەوە ئەو راپۆرت بوو یا هەفکارên me berhevkirî il dor hunerên ciwan aya îslamê çi berêxudaneke bo vê çendê
مامۆستا دەبێتن زانین چ سەرنجێک سەر ئاختنێوان بەڕێزە هەبوو کۆی گشتی ئەگەر ئاختنێکی سەر بکەیت. کۆی گشتیەوە تەوەرەیەکی باشمان هەیە بەزانم لەسەر هونەرە جوانەکان ئاماژەی پێک ینی ئاختنێتە وێتوان دووەتگرن و بەحسکەی زۆر باشە مامۆستا. بەدەبێت بزانین مامۆستا ئاین چۆن دەروانێتە هونەرە جوانەکان چۆن هەلسەنگاندن بووەکەت و چۆن پێشکەشی خەڵک ئەکەن. ڕاستە خاڵێک مابوو لە پێشی ناوبڕەکەیە باست کرد ئەبێ ئاماژەی پێ بکەم چونکە باسی ئەوە کرا کە ئینسانە بێ بۆنی خۆش بێ ئەم بۆن خۆشیە ئینسان بەڵێ ڕاستە بێ بۆنی خۆش بێ بەڵام بەداخەوە فرمودەیەک بە هەڵە لێ تێگەیشتون پێیان وایە ئافرەت نابێ بۆنی خۆش بەکاربێنێ تەنانەت قسەیەکی زۆر خراپی شەکەن تەفسیرێکی خراپی فرمودەیەکی پێغەمبەرەکەن ئەڵەن پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرموویەتی ئەیومە امرأة تعطرت فمرت على قوم ليجدوا ريحها فهي زانية ئایا تۆ تەسەوڕەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری ئیسلام بەم ڕەحمەتەوە هەر ئافرەتێک بۆن لە خۆی بدا ئەبێ بە زانیە زانی چەند زۆر ڕیوەتی بێ چەندێت بیش ئەم چۆن ئایا تەفسیری قورئان بە قورئان ئەکرێ تەفسیری فەرمودەش بە فەرمودە ئەکرێ لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر کارەبا نەبوو خەڵک دەهاتە دەرێ بۆ نوێژی مەغریب و بۆ نوێژی عیشا شەو تاریکە گڵۆپ نییە کەسیش لایەتی بەدەستەوە نییە بە خەڵک بە تەنیشتی یەکە ئەڕۆ بە تاریکی دەڕوە لەش فرۆشەکان ئافرەتی لەش فرۆش چی دەکرد لەو کاتە کە شەوی درەنگ دەردەچوو ئەو کاتە کە دەردەچوو بۆنیان لە خۆیان دەدا بۆ ئەوەی پیاوی خراپ بە بۆنەکە بیناسیێتەوە بڵێ ئەم ئافرەتە ئەو بۆنەی لە خۆی داوە بۆ کاری بەدڕەوشتی و لەش فرۆشی هاتوۆتە دەر بۆ ئەوەی ئینسانی چاک لەو نەچێ پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی ئەو ئافرەتانەیە کە ئەو بۆنە بەکاردێنن پیانە گوترێ زانیە بەڵگەمان چییە بەڵگەمان فەرمودەیەکی ترە لە موسلیم پێغەمبەر ئەفەرمێ بە ئافرەتێک کە دێن بۆ نوێژ بە عیشا بەو شەوە ئافرەتی هاتووە بۆ مزگەوت بۆ نوێژ وانە کارەبانیە تاریکە چۆن خەڵک فەرق بکە لە بینی ئەم ئافرەتە بۆ مزگەوتە چێ ئەو ئافرەتە بۆ لەش فرۆشیە چێ چۆن پێغەمبەر فەرمووی ئیذا شەهیدەت ئەوە فەرمودەی پێغەمبەرە لە صحیحی موسلیم ئیذا شەهیدەت ئیحداکن العیشاء ئەگەر هەر یەک لە ئێوە ئەی ئافرەتان هاتن بۆ نوێژی عیشا فلا تتطيب تلك الليلة بەشەو بۆن لە خۆتان مەدەن چونکە خەڵک فەرق ناکە ئێستاوانە ئێستا دنیا ڕووناکە ئێستا بۆن عیلاقی بە لەش فرۆشیە و نامە ئێستش خۆ لە ئەوروپا و لە شوێنانی تر علامەتێکی خۆیان هەیە ئەو لەش فرۆشانە خەڵک ئەیان دۆزێتەوە بە نەوعێک ئەبێ وانەکەین ئێمە چاو لەوان نەجۆڕ جامە بەستمەوە بوو کەواتە ئەمە ماجستێری لەسەر وەرگیراوە ئافرەتێک بە ناوی کەریمان حەمزە ماجستێرەکەی لەسەر ئەم فەرمودەیە و چەندین فەرمودەی تر پەیوەست بە ئافرەت بوو شێخ محەممەد غەزالی مقدمەی بۆ ماجستێرەکەی نووسی بوو لە ساڵی 1986 من خوێندومەتەوە ئەو کتێبە ناوی ڕفقا بالقواريرە دەڵێ ئێمەش ئافرەتین ئەمە المرأة التي تتطيب في حدود نفسها ولا تتعداها ئەڵێ ئێمەش ئەم هەموو ئافرەتە داپۆشرا و ڕێک و پێک و بە ئەخلاق و شەرمن و بە حیا و حرمەتە ئێمەش هاوینە و گەرمە و بۆنمان ناخۆش ئەمانوێ بۆنمان خۆش بێکەوەتە یەکەم نیەت یەکەم ئەو نیەتەی کەوا تۆ بەکاری دێنی دووەم غەش نەکەی مەبەستت غەشکردن نەبێ مەبەست تەشەبوه هیچ نەبێت کەواتە ئەگەر نیەتەکە باشە بیت تەشەبوه نەبیت غەش نەبیت مزگینیە بۆ خوشکن بەڕێز بۆ هەموو کە vê بوونێ بکاربینن و مانای فەرمودەکەیە عیلاقی بە زیناوە بێ ئەوە گەلێک باشە مامۆستا بزۆرینە تەوەریخ و ئاین چۆن دەروانیتە هونەرە جوانەکان هونەرە جوانەکان لە ئاینەوە سەرچاوی گرتووە یەکەم جار کە ئاین دێ چی پێویستە معبەد پەرستگا بۆیە دەبینی هەموو ئاینەکان لە چۆ جوانکاریان کردو لە پەرستگاکانین ئێستا بچیتە ئەوروپا هەموو کڵێسا جوانەکان هۆکاری ئاینی لە پشتەکە هەر کەس حەزەکە پەرستگاکەی جوان بێ مزگەوت کە جوان بوو هۆکارێکی ئاینی لە پشتێتی حەزەکەی مزگەوتەکە جوان بێ حەزەکەی کڵێساکە جوان بێ ئیتر هەر معبەدێک لە معبەدی هەر ئاینێک خاوەن ئاینەکان دەیڕازێننەوە لە پێناوی جوانتر ڕازانەوەیە هەوڵەدەن زیاتر جوانی بکەن داوەکو بڵێ ئاینەکەی من جوانترە کەواتە لە ئەساسی ئاینەکان و لە مەعابیدەکان بۆ دەرێکەوە ئاین جوانیە ئەوجا بۆم دەرکەوتووە لە کۆی هەموو ئەو بابەتانەیە مەسەن لە قورئاندا یعملون له محاریب وتماثیل تمسالیان دروست کردووە ئاینەن تمسال ئەو خوشکە ئاماژەی پێکرد ڕاستەکە تمسال لە سەردەمێکە دروست کراوە بۆ پەرستن ئێستا تۆ ئەتەوێ تمسالێ بکەی بۆ پێشمەرگەیەکی قارەمان کە هۆکار بووە لە ڕۆژێک لە ڕۆژان لە ساتێک لە ساتەکان کە دوژمن نێتە سەر ئێمە خۆ کەس پەرستوێتی ئەری ئێستا لە هەرێمی کوردستان و لە دنیادا چەند پەیکەر هەیە زۆرە تۆ قەت سوزدەت بۆ بردووە قەت بە تەنیشتی ئەڕۆی سوزدەی بۆ بێ کەواتە زانایان ئەمەیان ڕاست کردەوە گوتیان كل صنم تمثال هەموو بتێک تمثال ڕاست وليس كل تمثال صنم بە کوردی بەڵام خۆ هەموو پەیکەرێک سەنەم و بت نییە ئەو قسەکە لێرە ئەوە لێ هاتۆ دراما
قورآن خۆی چییە؟ قورآن یەک کۆمەڵ قسەیتیایە چیرۆکە ئەو چیرۆکە حیواری ئەدەنێ و سیناریۆ ئەدەنێ التصویر الفنی في القورآن کتێب نییە فن السيناريو في القرآن الكريم كتاب نییە هەموو دکتۆرەی لەسەر وەرگیراوە کەواتە قورآن خۆی پڕی قسەسە ئەو قسەسە سیناریۆیەکی بۆ دروستەکرێ باگراوندێکی ئەدرێتێ شۆن و زمانی ئەدرێتی ئەبێ بە دراما خەڵک ئێستا لە درامای یوسف باشتر تێگەشتن تاوەکو لە قورآنەکە چکۆ لە قورآنەکە عەربی نازانن دراماکە بە کوردیە قورآن چۆن دەخوێنیتەوە ئەبێ بە لەحن بێخوێنیتەوە ئەو هەموو مەقاماتە مەقامی تورکی عەربی کوردی نازانم چی بە مەقامات قورآن دەخوێنرێتەوە تەجوید دەکرێت کەواتە ئەو جارێکی تر باسی دەنگخۆشیە گۆرانی ئەو جاوەرەوە بۆ خەتخۆشی وەرەوە بۆ بەکارهێنانی ئالەتەکانی مۆسیقا هەموو ئەم بابەتانە هەمووی هونەری جوانن وەرەوە بۆ چۆن دەڵێ نیگارکێشی حەزەکەی کەم ئاەت لە قورآن نتوانی بێنی بەشی زۆری ئاەتەکانی قورآن تۆ ناتەوێت تەفسیری بکە ئێستا پێ دەڵێم والعادیاتی ضبحا فالموريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا ئێستا من نەزانم ئەوە تەفسیرکەم من هونەرمەندم دێم چیەکەم ڕسمێکم والعادیاتی ضبحا ئەو ئەسپانەی کەوا بەتاو ڕادەکەن و دەڕۆن لە لوتیانەوە هەناسەیان دیارەکەەوە هەناسە دەدەن لە ژێر پیان فالموریاتی والموریاتی قەتحا ئەو پریسکە وردە بەردانەی لە ژێر پیانەوە دەردەچێ و ئاگر دەکاتەوە فأثرن به نقعا لە پشتەوە یەک کۆمەڵ چیان دروست کردو غبار و تەپۆتۆزێکیان دروست کردو کردم بە لەوحە بئر معطلة وقصر مشيد ئاەت نییە دەی وەرە ڕسمی بیرێ بکە و لەو لاوە کۆشکێکی شەیە و کەسیش لەو ناوە نەماوە خەڵک وەفاتی کردووە نەماون بەڵام ئەوە ماوە مثلەن ئەم وتە جوانانە ئەم شیعرە جوانانە ئاوازێکی جوانی بۆ دانە بیکە بە گۆرانیەکی جوان جایدی خەڵکێکی دی بۆ خۆی هاتۆ توێتی گۆرانی حرامە یان هونەر حرامە ئەمە قسەیەکی گشتیە ئەمە هەمووی وەکو هاوڵاتیان باشتری لێ ئەزانن هاوڵاتیان باشتری لێ ئەزانن لە هەندی ئایندار دەڵێن هەموو ئەم بابەتانە لەسەر نیەتە وشەی جوان ئاوازی جوان وتنی جوان ئەوە دەردەچێت بۆیە مەولەوی ئێمە مەلا عەبدوڕەحیمی مەولەوی فەیلسوفی کورد بە تەنیشتی شاییەکە ڕەت بووە لە هەڵەبجە پێشی 200 ساڵ لەوێ ئافرەت گۆرانی دەڵێ ناوی نەباتە پیا و گۆرانی دەڵێ ناوی فەرەجە ئەو سەفە ئافرەت هەڵدەپەڕن ئەو سەفەش پیا هەڵدەپەڕن دەفەرمێت لە چریکەی نەبات لە سەدای نەبات لە چریکەی فەرەج لەسەر مەلا و شێخ نەماوە حەرەج یعنی منی مەلاوا بێ جۆ بگرم ئەوەندە خۆشە زۆر باش مام ئوستا دیسان بە بزانین ئەگەر ئاین جوانی بێتن بەڵێ ئاین چی بە ناشرین دەبێت ئەوە ڕاستە مەحوی لوتکە مەحوی عارفی کورد گوتی قسە گەر عقدی گەوهەر بێ غەڕەز دەیکا بە خەرموهرە بەڵێ چ بۆ قزەیەکت لە وەعزایە واعز وا پڕ لە ئەغرازی بیکەینە زمانی ئەم سەردەمە مەحوی دەڵێ شت نابێ غەڕەز بێ دەڵێ واعز ئەو کەسێک کە وەعزی خەڵکەکە و باسی دین بۆ خەڵکەکە نابێ غەڕەزی شخصی خۆی تێکەڵکە ئەندێ واعزمان هەیە تووڕا بێ لەسەر مینبەر وانە سۆرەکەی جوێنەدا بە شوێنێکی دیاری کرا شتێکیان بۆی نەکردووە کە ئیشەکەیان بۆی کرد اینجا مەدحەکات ئەمە غەڕەزە نابێت دین تێکەڵی غەڕەز بکرێ نابێ ئەمڕۆ ئیشێکیان بۆت کرد تۆ بڵێ باشە و ئیشێکیان بۆت نەکرد بڵێ خراپە دین تێکەڵی غەڕەز نابێ بکرێ بۆیە مامۆستا بەدیع الزەمان سەعیدی کوردی گوتی دین نابێ بەکار بهێنرێ وەک وەسیلەیەک بۆ گەیشتن بە ئامانجێک دەبێت دین دینی خوددا بێ لەبەر ئەوە خوا دینی ناوەتە پاڵی خۆی بەچی دین بەڕاستیدا ناشرین دەبێ کاتێک کە دین ناشرین دەبێ کە ظاهری چۆن دەڵێ ڕوخساری دیوی کارەکە ئاین بێ بەڵام لە تەطبیقکردنە ناشرین بێ ئێستا مەسەر نمونەیەک پێ بڵێم نمونەیەکت پێ بڵێم ئێستاکە زۆر مەسەلەن زەقە لە سەردەمی ڕژێمدا خوا سوورەتێکی ناوناوە ئەنفال پێغەمبەر درودی خوای لەسەر تووشی شەڕێک بۆ لە مەدینە تۆ بێی ئەنفال بەکاربێنی بۆ 182,000 پێ بکوژی ئەوە ناشرینکردنی دینە وانە لەو سەردەمەوە تا ئێستاکە دێ مەسەلەن تورکیا تۆ شەڕێکی سیاسیت هەیە بۆ دەی سوورەتی فەتح لە مزگەوتەکانە لە 90,000 مزگەوت تا سوورەتی فەتح ئەخوێنی جا من خەفتم لەوەیە هەندێک کورد سوورەتی فەتحی خوێندووە لە تورکیا ئاخر تۆ چۆن ئەبێت قورئان بەکاربێنی و بیکەیتە لەشکرکێشی و خەڵکی خۆتی پێ بکوژی ئەگەر تورکەکە وای کرد خراپی کرد ئەگە کوردەکە چوو سوورەتی فەتحی خوێن بۆی هەر خراپتری کرد خوا سوبحانەهو وتعالا زانی سوورەتی فەتح مانای چییە؟ زانی فەتح لە قورئانە یعنی چی؟ بەڕای کوڕی عازیب کە سەحابەی پێغەمبەر بچۆ صحیحی بوخاری ئەڵێ ئەنتم بە سەحابەکان ئەڵێ ئەنتم تعودون فتح مكة فتحة ئێوە وازان پێغەمبەر چۆ مەکە و فتحە ونحن نعد صلح الحديبية فتحة
سەحابەی پێغەمبەر دەفەرمێ فتح یعنی ئاشتەوایی و سڵحکردن نەمعنەی شەڕکردن ئەگەر فتح بیت پێچەوانەی ڤاکەڕووکریانە کە تێنەکردن دیوتە کە پێغەمبەر سەڵاو سەر بن هەمی کەسێکی خۆش بوو ڕاستە کەوا بێ لە ڕاستیدا دین ناشرینکردن بەمە ئەبێ تێکەڵکردنی دین بە شۆفێنیزم تێکەڵکردنی دین بە سیاست تێکەڵکردنی دین بە حیزبایەتی تێکەڵکردنی دین بە هێرشبردنە سەر خەڵک بە کافرکردنی خەڵک بە چۆن بڵێ هێرشبردنە سەر خەڵک تۆ شەڕ دەکەی شەڕەکەی بڵێ من شەڕەکەم وەنیە یعنی سعودیە شەڕێتی لەگەڵ یەمەن ئێ باش و ماڵی ئاوا بێگوتی عاصفەت الحەزم ناوێکی عادیە ئاوای لاو بنێ شەڕە تەبیعیە بەس دین بەچی ناشرینە بێ بەوە ناشرینە بێ ڕۆژێک یەکێ ناوێنێ ئەنفال و ڕۆژێک یەکێ ناوێنێ سوورەتی فتح ئەمە ئاین خۆی جوان بوو ئاین هی هەمومانە ئاین هی هەمومانە خدا ناوەک جوانەکانی خدا ناوی چییە الحەکەم و العەدل خدا حەکەمە لە بینی هەمومانە لە بینی هەموو مرۆڤەکاندا بێ باوەڕ و باوەڕدار کەوا بێ دین بۆچی ئەوێ بەکاربهێنرێ بۆ شەڕکردنی قەومێک بەسەر قەومێکی ترا بۆ ناشرینکردنی ئێمە هەرچەنە هەندێک لە مێژونوسانش قسەیەکی جوان دەکەن دەڵێن ئەو دەوڵەتانەی کە ئاەت بەکاردێنن دش بە کورد سەبەبی چییە دەڵێن دەترسن لە کورد دەڵێن زۆر دەترسن لە شەڕی کورد چونکە ئەو شەڕی پیا و ژنی کورد دەیکا بەرامبەر بەوان زۆر لی ترساون لە ترسی ئەوە ئەڵێن بە ئاەت و شت بەکاربێنین بەڵکو تۆزێ معنەویاتی خۆمان بڵندکەین و بەرحاڵ بە هەر هۆکارێک بێ بەکارهێنانی ناوی سوورەتەکانی قورئان و ئاەتەکانی قورئان لەلایەن تورک و فارس و عەرەبەوە دش بە ئێمە ناڵێم ئێمە دش بەوان چونکە ئێمە قەت وامان نەکردو ئێمە شەڕمان لەگەڵ کەسان نەکردو ئاەتیشمان بۆ دژی کەس بەکارێنەوە تۆ منەظەمەی ئەمندائانەی سەدام حوسێن بۆ ناوێنی منەظەمەت الفاروق بۆ بە ناوی عومەری کوڕی خەتابەوە تۆ معسکەرێک دانی بۆ ناوێنی خالیدی کوڕی وەلید تۆ شەڕی ئێرانەکەی بۆ ناوێنی قادسیە کەواتە ئێران تۆ شەڕی عێراقەکەی بۆ بە ناوی وەلفەجر وەلفەجری یەک وەلفەجری دوو وەلفەجری سێ و هەموو ئەمانە کەواتە لە ڕاستیدا ئەبێ ئاگامان لەوەی تەنها و تەنها پێغەمبەرە درودی خوای لەسەر مافی ئەوەی هەیە بوعدێک ڕەهەندێکی ئاینی بدا بە هەڵسوکەوتەکانی و شەڕەکانی لە دوای پێغەمبەر درودی خوای لەسەر مافی هیچ ئینسانێک نییە ڕەهەندی ئاینی بدا بە ڕەفتارەکانی بە شەڕەکانی بە کردەوەکانی خۆی چونکە لەو حاڵەتەدا لە ڕاستیدا دین ناشرین دەبێت جا نمونەمان لەم بابەتە زۆرەکە لە ڕاستیدا ئاین لە ذاتی خۆیدا جوانە بەڵام خراپ بەکارهێنانی ناشرین دەبێت بۆ نمونە ئاین نابێ وەکو پۆلیسی هاتوچۆی لێکراوە ئەو ینی چۆن پۆلیسی هاتوچۆ سایق گرێ لە مخالفاتە خەریکە ئاین بکەن بە پۆلیسی هاتوچۆ تۆ بگرێ ئەوەم نابێ ئەوە نابێ ئەوە نابێ ئەوە نابێ ئەوە نابێت چۆن نابێت تۆ چێوتی نابێت تۆ لە خۆتەوە قساکەی ئەڵێ نابێ نابێت کەواتە فەرق چی بوو لە نێوان داعش و ئەو جۆرە کەسانە داعش چی کرد داعش وتی هونەرە جوانەکان هەمووی حرامە داعش هەموو تمسالک پیکارەکانی هەمووی شکان کە هەمووی ڕابردووی نەتەوە و ئاینەکان و هەموو ئەوانی دیکە بوو داعش هەموو مزگەوتێک کە بەدڵی نەبوو ڕوخاندی داعش بوو بەمای ئەوەی کە شعر قەدەغە بکات گۆرانی قەدەغە بکات تەلەڤیزیۆن قەدەغە بکات سەحن و سەتەلایت بشکێنێ هەر کەسێک ئەمڕۆ هەر کردەوەیەک یەکێک لەمانە بکە داعشە هیچ جیاوازی چیە لەگەڵ جوانە باشە مامۆستا vêgavkê dema kesek dînî bi xelet kartînî şaşî bi kartînî tin ekî derhawîştê teyn derhawîştê silbiyê teyn niha vêgavê em yê dibînîn hindek genç renge yanî zor bi xirabî behsa îslamê bikin behsa Qur'anê bikin behsa pêxemberî bikin dikene tawana îslamê erê mamosta ev tawana van gencane ev ê bi şaşî îslamê digihin etkevîte ser wan bixwe bixwe yan jî ser wan kesa wê dike bûyne sebeb îslam naşirîn kirî ئێمە لە دوو کوڕەکەی ئادەم وەتلو عەلەیهیم نەبە ئەبنەی ئادەمە بالحەقی ئذ قەرەبا قوربانە دوو کوڕەکەی ئادەم یەکێکیان ئەوی دیکەی نەکوشت باشە ئەوی تری کوشت پێغەمبەر درودی خوای لەسەر نەیفەرموو ئەم سونەتە خراپە کە قەت لەو دایهێنا هەتا ڕۆژی قیامەت خەڵکە کوژرێ ئەو قابیلە بەشی تایە لەو خراپەکاریە چونکە کەواتە هەر کەس چۆن پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمی من سنە سونەتەن حەسەنەتەن فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة هر كسي سنتي جوان دابيني يعني رفتاري كي جوان دابيني لكم القدا رفتار وكو أشعري كاناتنا مخوارنا كان انتي كلا كردو دايبا يكساني دا بشان دا كردو أما خو اشتيك خوان داين هنا اشتيكي جوانا كواتا هر عادة الرفتاري كي جوان إنسان دايبيني حتى روجي قيامة شي أو كار جوانا دكا بشي أي شي تياه هر رفتاري كو قفتاري كي خراب شي ديكا حتى روجي قيامة بشي أي شي تياه أو بانخوازة تندروا ئەو مامۆستا ئاینیە هەندەکەمە تۆندڕەوە ئەو ئیسلامی و موسڵمانەی دەور و بەرمان تۆندڕەوانە چ دەڵێن و چیان کردووە دوای خۆشیان تۆبە دەکەن خۆشیان دەگەڕێنەوە دەڵێن هەڵە بووین بەڵام نازانن ماڵی چەند کەسیان وێران کردو گوناهی هەموو ئەوانەش لە ئەستۆی ئەو ئینسانە خۆشیەتی چونکە بە قسەی کردووە لە ئەمان کاتیشا لە ئەستۆی ئەوانیشە
کە بوونەتە مای ئەوەی بنەهۆی لە ڕێلادانی ئەوان و ئاین ناشرین. باشە مامۆستا زۆر سپاس دەستخۆشیەتەتکین مامۆستا بۆوان بەرچێن جوان و هەژی بوو وێت تەوەرێمە دەست نیشان کردی بەلێ بینەرن ڕێزدار بڤی ئاوایی دەهینە دومایەوێ خەلەکێژی دیوەهێلین بن چاودێریا خدای مەزن و دلوان زۆر سپاس بۆ هەفکارên بەڕێز کە گەلمەتماندی بوون ئەو سپاسیەکە تایبەتجی بوان بەڕێزا ئەوێت بەشداری گەلمەکری تراپۆرتێدا و هەروەسا سپاسی بوان هەفکارên بەڕێژی کە گەلمەتماندی بوون ببینیم خێر و شادی تا خەلەکەکەدی خودی مەزن مەهمیە پارێزیت.